45 لە بەرواری 16/11 دەکەتێتە داوا لە وەزارەتی شەهیدان کە نەبراو بنێرن بۆ چارەسەرکردن بۆ دەرەوەی وڵات و لەسەر هەمان نووسا وەڵام دراوەتەوە کەوا لەگەڵ وەجبەیەکە بینێرن بۆ ئێران. تاکو ئێستاتە هیچ جوابێکم نەدراوەتەوە. ئەوە تاریخی کاتی ناردنەکەی و فەرمانەکەیەتی هەمووتان بە ئاگادار بن. ئاخر کتابم کە کراوە بۆم لە بەڕێوەبەرایەتی شەهیدانی سلێمانی کاک بەهادین بەڕێوەبەری گشتی بووە لەسەر هەڵەبجە وتوێتی هەڵەبجەکان حەقە جارێکتر کیمیایی پیا بکرێتەوە هەڵسامەتەوە ڕوبەڕووی بوومەوەتەوە ڕوبەڕووی بوومەتەوە وتومە هەڵەبجە باواسێتەوە وتێتی ئێوە لە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی و هاتون من لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی شوێنە وتم بەڵێ لە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هاتم کە کۆمەڵی قوربانیانە ئەوان ڕێکخراوێکی مەدەنین دیفاع لە هەموو چنووی توێژەکانی لیژنەکەن پێی وتم وتی حەق هەڵەبجەیەکان جارێکتر کیمیایی باران بکەن لە قانون لە یاسا کاک بەهادین بەڕێوەبەری گشتی سلێمانی لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەری ئەوە کەوا ئەو کاتەی ئیشی ئەمانەکەیاری بۆچی قەرەباڵقیەکەن بۆچی بە ناحەقی خەڵکە نێرن